لە پەرلەمانی کوردستان و بنوێنەری سەرجەم پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان کە ئەم شاندە یاوەری خۆی هاتە سەردانی پارێزگاری دۆک و ئەنجومەنی پارێزگاری دۆکمان کرد و وە سەردانی کلدانی کەنیسەی ئەرمەنمان کرد و کەنیسەی کلدان پێشەوەی بێنە کەنیسەی ئەرمەن. لە ڕاستیدا ئێمە یەک ئامانجوانەیە ئەوێژی ڕێکخستنی کارەکانی وە لە نزیکەوە ئاگدارین لە ڕەوشی پێکاتەکان بۆیە ئێمە دڵنیانە کە پارێزگاری دۆک هەمیشە بە پێکەوە ژیان و بە سەقامگیری هەرێمی کوردستاندا مافەکانیان دەستەبەر دەکرێت. زۆر سوپاس. خزمەتە خۆ گەهاندێ و هەروەسامە پشتەوانیۆی لێ کرد و بۆ هەندێک و گلە و گازندێن خەلکێ دهوکێ بگەهینە پەرلەمانی و ئەم وەک پێکهاتێن کوردستانی و خەلکێ دهوکێ ئەم پتر خزمەتە خەلکی دهوکێ بکەین.